دووەمیان هەر کەسێ ماڵی خەڵک بخوا ئیلا لەم چوار حاڵە بەدەر نییە. ئاگامان لە خۆ بمان بە ئیماندارانی بەڕێز، والله 1 دینار 1 دۆلاری حرام بێتە ماڵتەوە لەم چوار ڕێگایەوە ئیلا خوا تۆڵە لێ دەکاتەوە. یەکەمیان دەبێت بە نەکبەتی بۆ لاشت، والله ئەو پارەیە دەدەیتەوە بە دەرزی و دەرمان لە لاشەی خۆتا بەکاری دێنی، با کەسیش ئاگای لێ نەبێ. ئەڵڵا هەیە. من زۆر جا بەسەرات عەرزی جەنابتان دەکەم بەڕێزان، ئەمانە نە حیکایەتن کە بۆتان دەجێڕمەوە، نە چیرۆکی بەراگردانن، ئەمانە ڕووداوی مێژووی ڕاستەقینەی ئەم سەردەمەن کە نووسەرەکان ئێستا لە ژیاندان، پێشتان ناڵم 1000 ساڵ لەمەوە پێش ڕووی داوە. زانایەکی بەناوبانگی جیهانی ئیسلامی هەیە، هەموو ئەو دکتۆر و مامۆستا بەڕێزانە دەیناسن، ئێستا لە ژیاندا لە سعودیا مامۆستای زانکۆیە و ئیمام و خەتیبی مزگەوتە، یەکێکە لەوەی زۆربەی وڵاتانی ئەم سەرزەویە گەڕاو و تاریخێدا خوێندۆتەوە. دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی کتێبێکی هەیە زۆر بەنرخە، ئیستەمتع بحەیاتیکە، لە کتێبە عەرەبیەکەدا کە داری ئەتەوفیقیە ئەوەی چاپی لای منە لە لاپەڕی 365 تەماشایکەن. ئەم کتێبە بەنرخە و وەرجێڕدراویشە بۆ زمانی کوردی بە ناوی بەختەوەر بژی. ئیستەمتع بحەیاتیکە، کوردیەکەی بەختەوەر بژی مامۆستا هێمن محەممەد عەلی کردوێتی بە کوردی. لە لاپەڕی 333 ئەو کتێبە بە چاپی کوردیەکەیدا هاتووە، دەڵێ دکتۆر محەممەد عەبدوڕەحمان العەریفی بۆمان دەژێڕێتەوە، دەڵێ دۆستێکم هەبوو مامۆستایەکی بەڕێز و خواناس، حافظی هەموو قورئان، پیاوێکی دەم بە زیکر و حەڵاڵ خۆر. جاروبار ئەوەندە پیاوێکی مبارەک بوو کەسانێک کە ئازارێکیان لە شابوویایە یان ترسی چاوەزار لێدادا یان سیحریان لێ بکرا دەچوونە لای مامۆستای بەڕێز و ئەویش بە بێ پارە و پوڵ فی سەبیل الله دوعا و قورئانی بەسەرا دەخوێندن، خوا شیفای بۆ دەناردن. زۆر کەس خوای گەورە شیفای ناردبوو لەسەر دەستی ئەو. باسی کرد بۆ موتی دکتۆر محەممەد کابرایەکی زۆر سەرمایەدار و دەوڵەمەند هات بۆ لام، دەستی بە قۆڵیەوە بوو، ئازار زۆری بۆ هێنابوو. وتم چیتە؟ وتی لە ڕاهی خوارا قورئانم بەسەرا بخوێنەوە فریام کەوە. وتم هانامان هەمومان هەر بۆ خوایە شیفا هەر بەدەستی ئەڵڵایە، قورئانیش بۆ خۆی شیفایە. وتم حاڵت چییە؟ وتی ئازارێکی ئەوەندە بەهێز لەو دەستەمدا دەستی چەپی گرتبوو، خەوی لێ تاڵ کردوم، ژیانی ڕۆژی هەراسان کردوم. والله دەڵێ بینیم لە دەموچاویە، دەموچاوی چرچ و لۆچ بوو، چاوەکانی خوار بوون لەبەر ئێش و ئازارە بەتینەکەی. وتم چوویتە لای دکتۆر؟ وتی ئاوە دکتۆری چی؟ دەرەوەی وڵاتیش گەڕاوم، والله دکتۆر و پشکنی نەماوە نەیکەم، دەڵێن هیچ عیبن نییە و پاکە، تەنانەت بە دەرزی ئازارشکێنیش ئازارەکەم ناشکێ، قورئانم بەسەرا خوێن هیچ ئاسوودە نەبوو. وتم ڕۆژی دووەم وەرەوە، ڕۆژی سێم و چوارەمیش هاتەوە، نەک هەر ئازارەکەی نەشکە، ئازار زیاتریشی دەکرد. وتم سبحان الله سەیرە تا ئێستا ئەو قورئانە پڕ بەرەکەتەم لە پێناوی خوادا بەسەر هەر کەسێکا خوێن بێ، والله خۆی ئازارەکەی لەسەر کەم بووە. هەلانی کەم لەو مەجلیسەیە حەز بە مرتاحی دەرونی دەکا، تۆ هەر بەدەم و چاوتەوە دیار نییە هیچ تەئسیرت تێ بکە. وتی ئەی چی بێ؟ وتم براکەم بیر بکەوە، والله لەوەیە چێت تۆ ئازاری کەسێکت دابێ، دەرونی کەسێکت وێران کردبێ، یان ماڵت خواردبێ یان دەرونت ئازار دابێ، قسەیەکی ناڕەوات پێوت پێ و دڵت ئازار دابێ و تەزان دەبێ، بیر لە خۆت بکەوە. تووڕە بوو، وتی کاکە بۆ هەرچی دەوڵەمەندە حرام خۆرە، بۆ هەرچی دەوڵەمەندە خراپە، من مزگەوتم کردووە، من کاری خێرەوەمەندیم زۆر کردووە، من قوربانیم کردووە، خێر و خێراتی خۆی باس کرد، ستەمی چی؟ وتم برا بۆیم نەوە تووڕەبی، ئەمە ژیانە، تەمەنێکت بردۆتە سەر، تۆ کابرایەکی دەوڵەمەندی، بیر بکەوە لە شوێدا غەدرت لە کەسێکی بێکەس کرد بێ کە هەر خوای هەیە. بە تووڕەیەوە ویستم هێوری بکەمەوە، تۆزێ هێور بۆ مەجلیسەکەی بەجێهێشت و لە لام ڕۆیشت. 10 ڕۆژ دوای ئەوە هاتەوە دەموچاوێکی کراوە، قاتێکی جوان لەبەرا، بۆن خۆش، ئیسراحەت، بێ ئازار، هاتەوە و ویستی پەلاماری دەستمدان نەمهێش دەستم ماچکە، بە زۆر سەری ماچ کردم، وتی هەتا مردن مەمنونتم، خوای گەورە ئەڵڵا شیفای بۆ نەرم و تۆ بووی بە سەبەب. وتم خۆ من 4 ڕۆژ قورئانم بەسەرا خوێندی هیچ سوودی نەبوو، ئێتر من چ کارێکم بۆ تۆ کردو؟ وتی تۆ ڕێنمایی خێرت کردم، کە لای تۆ ڕۆیشتمەوە شەو ئەوەندەم ئازار هەبوو دەهاتمە حەوشە و دەچوومەوە ژوورەوە، ئەو ئازارەی ناو دەستم نەیدەهێشت ئیسراحەت بکەم. والله بیرم کردەوە ڕاست دەکەی، قسەکانی تۆ لە گوێمدا دەزرنگانەوە، تۆ ستەمت لە کەسێک کردووە و ماڵی کەسێکت خواردووە. ئەو کۆشکەی کە تێیدا دەژیم پارچە زەویەکی 200 مەتری بە تەنیشتەوە بوو، بیرم کردەوە کۆشکەکەم تەواو دەبێ، ئەم زەوێ هیچێ هی پیرێژنێکە لەسەر چەند منداڵی هەتی و دانیشتووە، منداڵەکانی هێشتا زۆر منداڵن، ئافرەتەش نەبوونی و نەداری و بێکەسی و بێ هاوسەری پیری کردو بە گەنجی پیر دیارە، کەسێکی واشی نییە.
تەکلیفم لێ کرد پێیان بفرۆشە، وتی وەڵڵاهی نازانم وا پارەکەم براکەم وەرگرت پارەکەش دەخورێ بە ئەو منداڵانە گەورە بن بۆ خۆیان بەڵکو بیکەن بە خانوویەک بە شتێک. ئێمە هێشتا کرێچی خەڵکین، ناتوانم بەسکاری زەویەکە بکەم، ئەمانەتی باوکیانە بۆیان ماوەتەوە. بەڵام من فێڵی خۆم هەیە، وام کرد بەبێ ئەوەی ئەو ژنە هەز بە خۆی بکە حکومەت و شارەوانی و هەموم ڕازی کرد و لەسەر خۆم تاپۆم کرد. ئیجازەی بیناشم بۆ وەرگرت و سیاجیشم کرد و کردیشم بە ماڵ و کردم بە باخچە و تیا دانیشتم. ڕۆژانە چاوم لێ بوو ئەو ژنە داماوە دەها دەیگو بابە عەرزی ئێمەیە، کرێکار و وەستاکان قسەی پێدەوتن دەگریا، ئەوان ژوان دەزانی شێتە عەقڵی لەدەستداوە. ئەم پیاوە دەوڵەمەندە عەرزی تۆ دەخوانە بابە، وان دەزانی شێتەوە دووریان دەخستەوە. دەستەکانی بەرز کردەوە بۆ لای خوا و منی حەواڵە بەخوا کرد. واللهی چوومە ناو خانووەکە و ئیسراحەتم تێدا نەکرد. لەو باخچەیە کە ئەرزی ئەوە ئیسراحەت و چایەک و قاوەیەکی ئیسراحەتم نەخواردەوە، ئەو ئازارە لە دەستمدا پەیدا بوو. بیرم کردەوە ڕاز دەکەی، من حەقی ئەو ئافرەتە ئەو منداڵانم خوارد. چوومە ماڵەکەیم دۆزیەوە و خۆم خستە سەر پێڵاوەکانی، گریام داوای لێبوردنم لێ کرد. وتم من بەدەسەڵات و بەهێز و بە کەس و بە حکومەت و بە هەموو شتێکی خۆم دەمنازی، بەڵام خۆم لە یاد کردبوو. بەڵام تۆ خوات هەیە، خوا تۆ عەریزەی خۆت تەقدیم بەخوا کرد، نە پۆلیس نە ئاسایش نە دادگان نەبوو. واللهی خوا تووشی شتێکی کردوم، نە شەوم شەو نە ڕۆژم ڕۆژە، لەبەر خاتری خوا گردنم ئازاکە. لە چ شوێنێکی تیجاری ئەم شارەدا دڵی ئەرزت بۆ دەکڕم، چەندی پارە دڵت ئاسوودە دەبێ خۆت و منداڵەکانت دەدەمێ، بەست خوا گردنم ئازاکە و بەڵکو لەو ئازارە ڕزگارم بێ، هیچم لە دنیا ناوێ. بەڵام فەقیرەکان دڵیان پاکە، بەڵام میهرەبانن کە منی بینی ئا بە زەلیلی دەگریم لە بەدەستیا. وتی براکەم چی بڵێم، فەرموو عەرزەیەکی باش بۆ منداڵەکان بکڕە و ئەوەی کەوا خوای گەورە پێخۆشە خوا لە خۆت ڕازیکە. وتم بەسەر چاو هەموو شتێکمان جێبەجێ کرد. هاتینەوە ماڵەوە، ئەو ئافرەتە بێکەسە دەستی کرد بەرز کردەوە بۆ لای ئەڵڵای کەسی بێکەسان، وتی خوایە لە ڕای تۆڕا گردنی ئازابێ هیچ حەقێکمان لەسەری نەماوە. دەڵێ قەسەم بە ئەڵڵا دەستەکانی دانەنابەوە کە شیفای دەستم هاتوو ئازارەکە لە دەستما ڕۆیشتە دەرەوە. من مەمنونی تۆم کە ئاگادارت کردمەوە. بۆی یەکەم خاڵی حرام والله دەبێتە نەکبەتی بۆ جەستەت، ڕۆژە دەیدەیتەوە بە دەرزی و دەرمان.